قەلەڕەش غوڕاب کە لە قورئانیشە ناوی هاتووە. ئەم جارە گۆڤاری هەیڤم خوێندەوە ژمارە 60 لاپەڕە 14 دکتۆر شوان حەسەن سۆفی کە دکتۆرای هەیە لە فیسیۆلۆجیدا بابەتێکی زۆر جوانی لەسەر قەلەڕەش لە ڕووی عیلمی فیسیۆلۆجیەوە نووسی بوو. ئەمانە هەموو قسەی کتێب و عیلمن بەڕێزان کەم بۆتان باز دەکەم. ئەڵێ قەلەڕەش زۆر زیرەکە. غوڕاب قەلەڕەش زۆر تاکتیکی بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی بەقووەتە. تەنانەت سەیری مرۆڤکە بەس سەیرت کا دەزانێت تۆ لە دڵ تا بەرامبەری ناحەزی دەتەوێت بیکوژی یان زەرت بۆی نابێت. چاولێ لە کوردستانی مەدا کە خەڵک بێتە ناوەدانی لێدات خۆی دوو لە پەرێز دەگرێت ئەچێتە چۆڵەکان لە ئەوروپا دەچێتە سەر جادەکان. دکتۆر شوان دەڵێ لە ئەوروپا گوێز دێن حەزیان لە گوێزە بەڵام گوێزەکەی بەڕەقی بۆ قود ناچێەوە قەل و ئەوانە حەزی لە ناوکەکەیەتی توێ کڵەکەی یەخۆ بۆی ناشکێت ئەچن کۆمەڵێ قەلی زۆر گوێزەکە دێنن ئەچنە سەر ترافیک لایتێک ئەزانن کام ترافیک لایتە زۆری پێدەچێت هەمووی لەسەر خەتی پەڕینەوەکەدا دەنێن وەی کە سارەکان ڕۆیشتن گوێزەکان دەشکێن دواتر کە سارەکان وەستان دەزانن تاکە حەد ئەو 1-2 دقەی کە سارەکە وەستاوت گوێزەکە دەخۆن زۆر بە ئیسلاحە دەمە تاکتیکێک هیچ باڵندەیەکە نایزانێ ئەوانەی ماسیگرن لە بەر دەریاکاندا 1-2 قەلەڕەش یەک ماسی بفڕێنن بەستیان یان ماسی کۆنێک لە شوێنێک دێنن ئەی بەنە سەر لوتی کەشتێکە کەشتێوانەکەی پێ مەشغوڵ دەکەن ئەوانی دی لە دواوە تاڵانی دەکەن زۆر بە فێڵبازی ڕسقی خۆیان بەدەست دێنن تەنانەت ئەگە بچێتە شوێنێکەوە لە ناو درزی شاخێک و کەلێنی دارێکە خواردنێک هەبێ عەقڵی ئەوەی هەیە زۆر بە تاکتیکە چیلکەیەکی درێژ دێنێ و بە دەنووشیەوە دەکەوە بە چیلکەکە خواردنەکە دێنێتە دەرەوە ئەگەر ئاوی پێویست بێ و لە شوشەیەکا بێ بۆیان داناوە دەمی ناگاتە ئاوەکە دەمی ناگاتە گۆمەکە قوڵە دێنە بەردەوام دێنن بەردی تێدەکەن هەتا گۆمەکە پڕ دەکەنەوە بۆی ئاوەکە بێتە سەرەوە بەردی تێدەکەن ئاوەکە هاتە سەرەوە ئاوەکەی خۆی دەخواتەوە